سەبارەت بە زێدەڕەوی ئاکام و نەتیجەکانی زێدەڕەوی هەمووی سلبیە، هەمووی خراپە بۆ سەر ئیسلام و مسلمانان. هەر لەو کاتەوە کە لە سەردەمی عەلی کوڕی ئەبی تاڵب و ڕەزای خوای گەورەی لێبێ کە خەواریجەکان دروست بوون، زێدەڕەویان کرد لەوەی کە هەندێک تەسەڕوفاتی سەحابەیان بە کوفر دانا، لەو کاتەوە بوون بە هۆکاری ئەوەی کە خەلیفەی مسلمانان ئامۆزای پێغەمبەرە صلی الله علیه و سلم باوکی حەسەن و حوسەینە مێردی فاتیمەیە جا بزانە شەهیدیان کرد. لەوەوە خوێنڕێژی دەستی پێکرد. ئاکامی ئەو زێدەڕەوی توندڕەوێتیە تەماشا دەکەین زێدەڕەوی بوو بە سەبەبی خوێنڕێژی و تەفرەقەی بینی مسلمانان. و تا ئەمڕۆی ئێمەش کە هاتوین، یعنی ئەو شیعارەی کە بەرز دەکرێتەوە شتێکە، ئەو بەرهەمەش کە دەردەچێ شتێکی ترە. شیعارەکە بۆ نمونە چییە؟ إقامة الدولة الإسلامية بون منى في العراق والشام، وانيا بحساب دولة إسلامية إقامة دكا. ابن تيمية رحمة إخوائي قوري لبي يعني حوصت صال بيج إستا فرميتي تي لا الإسلام نصروا ولا الأعداء كسروا، ما أقاموا دينا ولا أبقوا للناس دنيا. نا إسلاميان سرخستوا نا دجمني شان تيشكاندوا كافريان تيشكاندوا، نا دينيان بو خلق برپاكرت نا دنيا خلقي شان هشتوا. يعني بۆ نمونە کاتێک کە داعش هاتە سووریا و عێراق، جارێکە نظامی سووریا گەندەڵ بوو بێ، ستەمکار بوو بێ لەگەڵ میلەتەکەی، جێشێک پەیدا بوو کاتی خۆی جێشی حڕ، جێشی سوپای ئازاد، یعنی تەواو خەریک بوو کۆنتڕۆڵی وەزعەکە بکە و دەستیان یعنی ئاوا تەڵقی دیمەشق کرا. لەپڕ داعش دروست بوو، یەکسەر هات بەسەر چێدە بەسەر ئەو سوپای میلەت، سوپای میلەتی جێشی حڕی لەناو برد. لە عێراقی ئێمە هات چی کرد؟ ئەو منطقانەی کە زیاتر منطقەی سونیەکان هات تەدمیری کرد. بۆیە توندڕەوێتی چ لە بواری بە کافردانان و خوێن ڕشتن بێ لە زەرەر زیاتر لە ئیسلام و مسلمانانی نەداوە. لە بوارەکەی تردا زێدەڕەوی لە پیاو چاکان دیسان خەڵکی بەرەو خوڕافەت و نەفامێتی کردو. تۆ بیتە کۆیلەی هەیە دەڵێ من سەگی جەنابی شێخم، تۆ مرۆڤیت، چۆن خۆت دەکەی بە سەگێک؟ و ئەو چی و تۆ چیت؟ ئەو پەڕی با لە تۆ کەسێکی باشتری، بەڵام هەر تۆش مرۆڤیت. وەلەقەد کەڕەمنا بەنی ئادەم، یعنی عەقڵی ئینسان لە دەست دەدا. یا زێدەڕەوی لە مەسەلەی تەبدیعکردن و ئەو جۆرەشتانەدا تەماشا دەکەی تەقدیسی شەیخێک دەکا، هەرچی ئەو شێخێ بێڵێ بەلای ئەوە تەواو قابلی ڕەتکردنەوە نییە. هەرچی قەولی شێخەکەشی قبوڵ نەکا، ئەوە هیچ کەرامەتی نییە و هیچ ڕێز و حورمەتێکی نییە. کەواتە غەیری شوێنەواری خراپ زێدەڕەوی هیچ سوودێکی بە ئیسلام نەگەیاندووە. ئەمما لە بەرامبەردا بۆ کوفر گەورەترین خزمەت بە کوفر دەکا. بۆ قازانجی لە کردو بەرامبەر هەی بەرامبەر قازانج دەکا. چۆن قازانج دەکا؟ یەکەمیان سمعەتی ئیسلام ناشرین دەکەن. چ ئەوانەی زێدەڕەوی لە پیاوچاکان دەکەن، خەڵکێک سەیریان کەمانە چین گڵۆپی شیری لێ دەکاتەوە دەیخۆی. کاکە گڵۆپی شیری بۆ ڕووناکردنەوەی ماڵەکەتە، بۆ دەیخۆی؟ کەی ئەمە خواردنە تۆ بیخۆی؟ مشکێک دەخوا دێ شمشێرێک لە خۆیدا. کاکە تۆ کە شمشێر نادبڕێ و گولە نادبڕێ، بۆ نمونە ئەو میلەتە کوردە دوژمنی زۆرە، دەبڕۆ دیفاع لە میلەتکە، نەک لە خۆتی بدەیت کە حەقیقەت بێت. ئەوەی تریان حقیقەت نییە، یعنی نا هەمووی سەحر و ئەعیون الناس. لەولاوە داعش چه خزمەتێکی بە بەرامبەرانی ئیسلام کرد؟ گەورەترین خزمەتی کرد براکەم. یعنی تەماشا دەکەی ئەمریکا بە ئیسراحەت دەبێت هەرچی وڵات عێراقا سووریایە دەوروبەرە بچن دەستیشی ماچکەن، بەس وەرە ڕزگارمان کە لەوانە، پارەشت دەدەینێ، نەوتیشت دەدەینێ، جێشەکەشت بێنە ناومان، بڕیاریش لە زۆر شتدا بەدەست خۆت بێ، بەس ڕزگارمان کە. لەولاشەوە ترامپ بۆ خۆی دەڵێ داعش ئۆباما و هیلاری کلینتۆن دروستیان کرد. کەواتە دێ لەولاوە داعشێک دروست دەکات، ئەوە ئیعترافی چۆن لە کاتی هەڵبژارنەکاندا کاندیدەکان دێن ئەسراری یەکتر کەشف دەکات. ئەوە لە یوتیوب هەیە، دەڵێت داعش ئۆباما و هیلاری کلینتۆن دروستیان کرد. کەواتە دروستی دەکا دەیهاوێتە ئەو تۆپە هەڵدەداتە ناو وڵاتی مسلمانانەوە. خۆ داعش نەچوو لە ئەمریکا سەر هەڵدا، نەچوو لە رووسیا، نەچوو لە ئیتالیا، هات لە وڵاتی مسلمانانی کاول کرد. لەولاشەوە دێت دەی ئێستا ئەگەر بێت و من ڕزگارتان نەکەم لە داعش تیا چۆن ئەوەم دەوێ هەموو شتێکی بۆ دەکەن.